بە بڕیاری وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی هەرێم سیستمی ئاوێتە لە زانکۆی چەرم و جێبەجێکراوە. خوێندکەرانی زانکۆکە دەڵێن سیستمی ئاوێتە لایەنی ئەرێنی زۆرە، بەڵام بە دەریش نییە لە کەم و کورتی. سیستەمی خوێندنی ئۆنلاین و سیستەمی خوێندی ناو کەمپاس لایانی باش و لایانی خراپیشی هەیە. لایەنە باشەکەی ئەوەیە کە خوێندکاران و مامۆستایان بەرکەوتنی خوێندکاران و مامۆستایان کەمتر بۆتەوە و توانراوە ئەو بەرکەوتنە کەمتر بێتەوە تاوەکو ڕێژەی توشبوونیش کەمتر بێتەوە. خەتێکی خێرا کە لە کوردستانە ئەو کێشێکی زۆر سەرەکیە. ئەمە کێشەکان بوو. من نمونێکی زیندوو بخەمە بەردەست نوێنەری بەشێکم کە سەرجەم ئەو ڤیددیوانەی مامۆستا لە کڵاسڕۆمی گروپەکەمان دای ئەگەر من ناچار بووم لە پێناو بەرژەوەندەی خوێندکارەکان کە بۆی دوانەکەون لە خوێندن ئەچوم تاک بە تاکی ڤیددیۆکانم داگرت و بۆ خوێندکارەکانم ئەنارد بەڕاستەوخۆی تاکو دوانەکەون. وەکو بڵێن ڕێکارێکی خۆپارێزی شتێکی باش بوو توانم وا بڵێم، بەڵام بۆ زیان ئەوە بوو کە زۆرێک لە خوێندکاران نیان نەتوانی کە چۆن ئەم سیستەمە بەکارەخرێت یان چۆن بەکارهێنرێت، یاخود جۆری کوالیتی هێڵەکان یاخود موبایل یاخود هێڵێکی ئینتەرنێتی باشیان نەبووە لە ماڵە، بۆیە لەو ڕۆوە زیانی هەیە بە خوێندکاران. مامۆستایانی زانکۆکەش دەڵێن سەرباری کەم و کورتیەکانی سیستمی ئاوێتە ڕۆڵی خۆی هەبووە لە خزمەتکردنی ڕەوتی خوێندنی باڵا. بەنسبەت سیستەمی ئاوێتەوە کە لە زانکۆی چەرم و پەیڕەو کراوە تا ڕادەیەکی باش توانیومانە پەری پێبین سەرکەوتوو بێ، بەڵام ئەوەی لە ئێستەیە بەدواداچوونمان بۆ کردووە بەنسبەت ئەو وانانەی کە ئۆنلاین نەخوێنرێ کەمێک کێشە بۆ خوێندکاران دروستاکە بەهۆی کێشی کارەبا و ئینتەرنێت و ئەو شتانەوە. بە تەئکید ئەو وانانەی کە لە ناو کەمپا ئەخوێنرێ زۆر بۆ خوێندکاران باشترە، لەبەرەوە ئەتوانم بڵێم تا ڕادەیەکی باش سەرکەوتوو بووە، بەڵام وانەکان کە لە ناو کەمپان باشترە. سیستەمی ئاوێتە بۆ ئەو کاتە بڕیارێکی دروست بوو لەبەرەوەی کە هەموو لای ئاگادارەکە هاتوو چۆنەما لە شارەکانە قەدەقەیە چۆن ڕاگەێنرا، بەڵام زیانشی هەبوو چکە سیستەمی ئاوێتە بەڕاستی کۆمەڵە پێداویستی هەبوو. ئەو پێداویستیانە تا ڕادەیەکی باش دەستەبەر نەبوو. مەسەلەن هێڵێکی ئینتەرنێتی زۆر باش، ئاستی ڕۆشنبیری هەم خوێندکار هەم مامۆستا بۆی کە بتوانێت چۆن لەگەڵ ئەم سیستەمەیە ڕابێ یاخود ڕابهێنرێ. زانکۆی سەرم و ئاماژە بەوە دەکەن ئەگەر چی ئاوێتە سیستمێکی ناچاریە، بەڵام لەگەڵەوەشدا بۆ دۆخی کۆرۆنا هەنگاوێکە کە توانیوێتی خزمەتی خوێندکاران و مامۆستایانیش بکات و لە پەتاکە بیان پارێزێت. مەرغەریب، کورسات نیوز، قەزای چەمچەماڵ.